سڵاوتان لێ بێم کەتتان باش. لە هەرێمی کوردستاندا چەندین کۆمپانیا هەن کە بە شێوەی پشک و پشکداری کار دەکەن، بەڵام ڕەنگە هیچیان وەکو پرۆژەی چاڤیلاندی گەشتیاری خاوەنی کێشەی گەورە و جۆرا و جۆر نەبن. خاوەن پشکەکان دەڵێن پارەیەکی زۆریان دانا بۆ ئەوەی سوودە قازانج ببیننەوە، بەڵام نەیان بینی. چەندین سکاڵای جۆرا و جۆر دەچێتە دادگا دەدرێت بە داواکاری گشتی، بەڵام وەک پێویست وەڵامێکی یاسایی بۆ مافخوراوان وەرناگیرێتەوە. لەم بەرنامەیەدا دەمانەوێت بە شێوەیەکی بابەتی و پیشەیانە مامەڵە بکەین، بنکۆڵکاری بکەین و بە ژمارە و داتا پێتان بڵین قەرزەکان چین، فرتوفێڵەکان لەکوێن، کێ لێرە تۆمەتی لەسرە و کێ دواتر ئەبێ دادگایەک لای بکاتەوە کە تاوانبارە لەسەر ئەم کەیسە لە برکۆڵی ئەم جارە. لەگەڵمان بن. پرۆژەی گەشتیاری چاڤیلاند لە ساڵی 2009 مۆڵەتی وەبەرهێنانی وەرگرتووە. لە سەرەتاوە کۆمپانیاکە گەشتیاری سنووردار بوو. ئەمانە کۆمەڵێک نووسراوی فەرمی دەستگا پەیوەندیدارەکانی ئیدارەی ئەو کاتی سلێمانین کە بە لێکۆڵینەوە لە نووسراوەکاندا دەرەکەوێت کە هەر لە بنەڕەتەوە کێشەی قوڵ هەبوو لە نێوان بەشێک لە فەرمانگەکاندا لەسەر پرسی پشک و پشکداری پرۆژە گەشتیاریەکە. ئەم نووسراوانە بۆ یەکەمین جارە لە ڕێگەی پرۆگرامی بنکۆڵە بڵاوکرێنەوە کە مێژووی هەندێکیان بۆ 9 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. بۆ نمونە بە پێی ئەم نووسراوە لە 26 نۆی 2011 لە یەکێک لە ڕۆژنامە ڕۆژانەکانی ئەو کات بڵاو کراوەتەوە بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی سلێمانی لە ئاگادارینامەیەکی شەشخاڵیدا داواکارە کە هیچ کەسێک پشک لە پرۆژەی چاڤیلان نەکڕێ ئەگەر نا دواتر خۆیان بەرپرسیار دەبن. با پێی ئەم نووسراوەش هەمان بەڕێوەبەرایەتی لە بەرواری 27 دوانزەی هەمان ساڵ داوا لە بانکی شیمال دەکات کە بە هیچ جۆرێک پارەی هەوڵاتیان نەدات بە کۆمپانیای چاڤیلاند تا ئەو کاتەی دڵنیاییان پێدەدرێ کە ئایا کۆمپانیاکە بووە بە پشکدار یان نا. ئەگەرچی ئەو بانکە بە پێی ئەم نووسراوە وەڵامی وەبەرهێنان دەداتەوە و دڵنیایان دەکاتەوە کە دەستکاری ئەو پارەی خاوەن پشکەکان ناکرێ و دەپارێزرێ، بەڵام بە پێی زانیاریەکانی بەپرسێکی باڵای ئەو کاتی وەبەرهێنانی سلێمانی دوای 1 هەفتە ئەو پارەیە دەدرێت بە کۆمپانیای چاڤی و لە بانکدا نامێنێتەوە. هەر بۆیە چەند ساڵێک دوای ئەوە خاوەن پشکەکان هەر لە سۆراغدا دەبن کە ئایا مافی ئەوان لە وەرگرتنی قازانج چی بەسەر هات. لێرە ئەم پارەیە بۆ معلوماتان هی هەتیوی تایە، هی کەمەندامی تایە، هی بە ساڵاشوی تایە. ئەمە هەمووی ئەم پارەی داناوە بۆ ئەوی شتەی ئیسفادە بکە بە ئەم بەخایە و مایەوە خواردوێتی هەتا ئیسەر 9 ساڵە ئەم ساسەیاوە لەگەڵ کارتێکا کارتەکەمان فڕێە بە بێ پشت ئەوە ناتوانێت بکە. ئیسە وەرە 200,000 من بخۆ دوور لە تۆ من بەیانە چم شکاتر لیەکەم زانە گرنیان 10,000 پشت خوراوە ئەگەرەوەیشە لە پشتی نەبێ چۆن ئەتوانێت 10,000 ینی بۆ ئەمە چیە مە لە عالەمان نییە. ئەگەر لە ئێستا یاسەی دۆخەکە بکەین ڕەنگە کۆرۆنا شوای کردبێت چاڤیلاند خەڵکێکی کەمتر بڕوات. باشە ئەمە بەرگری نەبێت هیچ کەسێک پێتان وانە ئەگەر ئێستا داهاتی نەبێیان نتوانێت پارێک بابەیەوە هی ئەوەیە کە خەڵک کەمترەچێ لە زستان خەڵک نەچوە. مەوزوع ئەوە نییە ئەمە 2 مانگە کۆرۆنا 3 مانگە هەیە. خێمان 2 بڕەکانم پێ بڵێ جارێکیان وەخوا زۆر لات بنێ بە جارێکیان 480,000 نامێ جارێکیشیان بیتاقی ئەم هینا کارتی یاریکردن کاری دیاریگر 1,000 ماڵ بوو بڕەکە 500,000 کارتی یاریشی کارتی بەڵێ زۆر باشە تا ئەساگەر نزیکی ملیۆنێکت وەرگرتووە لە ماوەی 2011 بۆ ئێستا تقریبان ئەکرێ بپرسم پارەکەت چۆن کۆ بوو بۆ دەفتەرنیەکەت بە چی کۆ کردەوە؟ وەڵی من وەختی خۆی ئیشی مقاولات وشتی وامە کرد ئەم پارتی ئازادیە شەبەکەی ئاوشتەکەی لە بیداەتە لەو سەرچاوی ئاویکانەسکانەوە ڕابێشە من ئەلێش خاتم وای لێ با پێی نووسراوێکی دیکەی وەبەرهێنانی سلێمانی کە لە بەرواری 11 شوباتی 2013 ئاراستەی بەڕێوەبەرایەتی کۆمپانیەکانی سلێمانی کراوە بە 4 خاڵ داوا دەکات کە ئایا کۆمپانیای چاڤیلاند بەرجەکانی کۆمپانیای هاوپشکی تێدا بەدی هاتووەیان نەخێر. بەڵام 1 ڕۆژ دواتر و بەپێی ئەم نووسراوەی کۆمپانیەکانی سلێمانی بە 1 دێڕ وەڵامی 4 خاڵەکەی وەبەرهێنانی سلێمانی داوەتەوە کە بەڵێ بەپێی یاسا کۆمپانیای چاڤیلاند بووە بە هاوپشکی تایبەت. تەلەفۆن بۆ شاسوار عەبدولواحید خاوەنی بیرۆکە و خاوەنی زۆرینەی پشکەکانی چاڤیلاند دەکەم کە وەک خۆی دەڵێ لە ساڵی 2016ەوە
تەواوی پشکەکانی خۆی بە بڕی 450 ملیار دینار فرۆشتووە. زانیاریە ئەوم بەدەست گەیشت کە ژمارە تەلەفۆنەکەی شاسوار عەبدولواحید بەردەست نییە. من چەند جارێک پەیوەندیم کرد، بەڵام لە ڕێگەی تۆری کۆمەڵاتی واتساپەوە من هەوڵەیەم کە بەدەستی بێنم و سەرنجێکی وەربگرم. جەڕە سەروات لێرێش وەڵام نایەتەوە، ڕەنگە ژمارەکەی لا نەبێ یان ژمارەیەکی نەناسەڵ نەگرێ. من نامێکی دەنگی بۆ بەجێهێڵم. کاک شاسوار سلااوت لێ بێ، دەم کاتت باش. من کارمە ڕەحمانم، پرۆدیوسەر و پێشکەشکاری پرۆگرامی بنکۆڵ لە کوردستان 24. بە پێی نووسراوێکی دیکە کە ئەنجومەنی بەڕێوەبردننی کۆمپانیای چاڤیلاند کۆپی داوە بە خاوەن پشکەکان، باز لەوە کراوەکە بۆ ساڵی 2013 زیاتر لە 4 ملیار دینار وەکو قازانج دراوە بە خاوەن پشکەکان و نزیکەی 4 ملیار دیناریش خەرجی ئەو ساڵە بووە. زیاتر لە 270 ملیۆن دیناریش لای خۆیان ماوەتەوە. بەشێک لە خاوەن پشکەکان دەڵێن بە متمانەی فەرمانگا پەیوەندیدارەکانەوە پشکیان کڕیوە. ئەم پیاوە بە بڕی 7 دەفتەر پشکی هەیە لە پرۆژەکە. لە بەرچاو تا بوو کە 2011 بوون لە بەشدار بوون، ڕۆژی لە ڕۆژان تەنها ئەوەت بۆ ئەمێنێتەوە یان چاوەڕێشتێکی دیکە بووی؟ وڵات چاوەڕوانیەوە بووین. ئێمە پێمان خۆش بۆ کاتە و ئێستاش پێمان خۆشە، یعنی بۆ پرۆژەیەکی بەو شێوەیە، بۆ جوانکردنی سلێمانی، بۆ جوانکردنی هەرێمی کوردستان، بۆ بەخێوکردنی زیاتر لە 10,000 خێزان، بەڵام بەداخەوە جێگەی ئەسەفە. یعنی ئەم پیاوە حیای پرۆژە و حیای وەبەرهێنان و حیای هەموو شتێکی بر لەم شارەیە کە جارێکی تر خەڵک بە هیچ شێوەیە توخمی هیچ کۆمپانیا و هیچ مەشروعێک و هیچ پشکداریەک ناکەوێت لەم شارەیە. نەوەڵە ئەم ڕۆژەمان لەبەر چاو نەبوو، بەڵام بەداخەوە جێگەی ئەسەر. کاک نەژاد، کەس زۆری لە جەنابەت کردبوو کە بێیت بەشداربی لە پرۆژەی گەشتیاری چاڤیلاند و بی بە یەکێک لە خاوەن پشکەکان؟ نەخێر، ئێمە پێمان خۆش بوو. دەسەڵاتی خۆمان بوو، دەسەڵاتی کوردی بووە. بە ئاواتەوە بوون ڕۆژێ لە ڕۆژان بە درێژایی مێژووی میلەتەکەمان ئاواتمانەوە خواستوە ڕۆژێ دەسەڵاتی کوردی و ڕۆژێ کورد حکومڕانی خۆمان بکات. ساڵی 2011 لە 2010 ئەو کەسانەی کە زەوی پرۆژەی چاڤیلاندان یاوە بە شاسوار و دیفاعیان لە شاسوار کردو، ئەو بەرپرسە گەورانەی کە لە سلەیمانیە کە لە پشت شاسوارەوە بوون و پرۆژەی چاڤیلاند دەعمیان کردو، NRT دەعمیان کردو، نالیا دەعمیان کردو. ئەو بەرپرسانە بەرپرسیارن لە دوادیناری خاوەن پشکەکان زیاتر لە 9,000 کەسە لە کە خسویانەتە پرۆژەی چاڤیلاندەوە. ئەوانە بەرپرسیاری یەکەمن لەبەرەوەی خەڵک زمانی ئەوانی خوێنێتەوە، خەڵک گوێی لە زمانی ئەوان بووە. تا ئێستا حاکمەکان نانتوانیوە دیفاع لە بەرژەوەندی 9,000 کەس بکەن، هەستاون بەرژەوەندی تاکە کەسێک چەند کەسێکیان خستۆتە سەر و بەرژەوەندی 9,000 کەسەوە. ئەمە دیارە، ئەمە زدەقە، چونکە کەیسەکان هەموو جارێ داخی. بە پێم نووسراوانە کە ناوی 100 کەسی وەک دامەزرێنەرانی کۆمپانیای چاڤیلاند لەسرە شاسوار عەبدولواحید خاوەنی 105 ملیار دینارە. ئەوەش لە کاتێکدا کە تەنها ناوەکان پێشکەش کراوە بۆ دامەزراندنی کۆمپانیاکە. ئەگەر بە وردیش لە ئیمزاکان ورد بینەوە، زۆرینەی واژۆکان هەر یەک جۆرن. پارێزەری خاوەن پشکەکان دەڵێت بەشێکی زۆری ئەو ناوانە ئاگداری ئەو دامەزراندنە نەبوون. ئەمە ساڵانی پێشوو بە 100 سکاڵامان تۆمار ئەکرد، دادگا لێی وەرنە ئەگرتین. ئەگریژ لێ وەرگرتینە ئیشی لەسەر ناکرد. خۆی هۆکارێکە ئاشکرایە، یعنی ئێمە بۆمان دەرکەوتووە کە خودی شاسوار عەبدولواحید لە ڕووی یاساییەوە لە ڕووی دادگاوە ئێمە دان بەوەیە ئەنین دەرەقەتی ناین، چونکە ئەو کەسێک هەڵبەتەکە ئەڵم کەسێک دیار نییە و نەشزانمەوە وەکو مەتەڵی ژوایە، بەڵام لە ڕووی دادگاوە لە ڕووی سکاڵاوە لە ڕووی دادگای دەکۆڵنەوە ئێمە دەرەقەتی ناین، بەڵام هەموو ئەو سکاڵانی ئێمە عنسری جەزایی تایە. یعنی لە ڕووی بەڵگەی ساختەوە هەموو شتەکانتان لەبەردەست فرو فێڵەوە احتیال مادی 456 هەموو جارێکیش بە مادی 456 داواکانمان ئەجوڵێ یەتیشەوە، بەڵام هەتاکو ئێستا یعنی تەسەور کرد لە 2016 هەتا ئێستا بڕیاری تیا دەرنەچووە. لە ڕوخسارە کۆمپانیای
پشکدارە بەڵام لە واقعە لە ناوەڕاوکە کۆمپانیایەکی شخصی یعنی کۆمپانیای خودی شاسوار عەبدولواحیدە بۆ چونکە کاتێک کە دروستی کردووە ئەمە زۆر مهمە کاتێک کە دروستی کردووە بەبێ ئەوەی چاودێری نەخاوەن پشکی لەسەر بێ نە چاودێری حکومی و ناحکومی لەسەر بێت تەنها خۆی هەڵساوە بە دروستکردنی ئەمە یەک تەنها خۆشتی بۆ کڕیوە لە ساڵی 2011 هەتاکو 2020 هەر خۆی ئەی بابەڕێەوە یعنی ناوی هەوپشکە ئێمە نوێنەرمان نییە لە خاون لەناو چاویلاندا ئاگامان لێ نییە چەند سەرف کراوە ئاگامان نییە چەند دادەیە چەند قازان کاتی خۆی بۆ قبولتان کرد کە زۆری لێکردنەوە بەشدار بن یان بۆ کاتی خۆی نەتانوت با ئێمە نوێنەرێکمان هەبێت لە ناو چاویلاندا ئەمە قسەیەکی خۆیان لێرە نین بەس بە ئەم پرسیارەش بکرێت بۆ وەڵامتان چییە؟ ئەمە قسەیەکی جوانە یعنی کاک کاروان ئێمە لە سەردەمی دروستبوون و ئەها لە دوای ساڵی 2011ەوە خەڵک نوعەنما ئینتیمایەکی زیاتری هەبوو بۆ نیشتیمان و بۆ حکوومەت و بۆ ئەم هەرێمە جوانە ئەو کاتەش بە هەمان شێوە قەناعەتی بە ئێمە کرد لە ماڵەوە پارەکانمان دەرکەین و بیبینی بخینە دەستی ئەوەوە متمانەی پێ بکەین کە پرۆژەیەکی جوانمان بۆ دروستە کە تا ئێستش خەڵک وە ئەزانێ شانازیە خەڵک فری و درراوە ئازانە شانازی خۆی شانازی پێوەکە بەڵام خۆی شانازی پێوەکە کە 600,000 متری دەستکەوتووە 7 ملیار دیناری حکوومەتی دەستکەوتووە چونکە خۆ نایاتەوە شانازی ئەکا کە 168 ملیار دیناری بەهۆی پشکی چاویلاندەوە دەستکەوتووە 100 ملیار 105 ملیار دیناری دەستکەوت و ئەمانە شانازین بۆ هەموو کەسێک بەڵام شانازیە نییە بۆ سلێمانی کە 10,000 خێزانی سلێمانی ڕەش و ڕوود بە چاوی زەقەوە سەیری کەسێک بکەن بە ناوی کۆمپانیای هاوپشکەوە هەتاکو ئێستا لە ماوەی 10 ساڵان نەیهێشت بێ نوێنەرێکیان لە ناو چاویلاند هەبێت ئێمە ئەگەر چوو بین داوای مافمان کردبێ سکاڵای لەسەر کردوون و حاکمی بە ڕێزی یەکسەری ئەمری بالقەبزی بۆ دەرکردووە بەشێک لە خاوەن پشکەکان ئێستا ئەوەی بۆیان ماوەتەوە ئەو بڕوانامەیە کە تەنها دەیسەلمێنێ ئەوان خاوەن پشکن هەرچەندە هەندێک کات وە خۆیان دەڵێن کارتی یاریکردنیان پێدراوە و پیان وتون بڕۆن بۆ خۆتان یاری بکەن هەموو پارەکانی من 8 ملیۆن ئەمەیە ئەنجا ئیتر نازانم کاتەیە داوا ئەیسووتێنین کاتەیە پارەکەمان وەرەگرینەوە تۆمێدە بە کامیانە ئەم پشکانە ئێمە لەگەڵ ڕێزما بۆ بە دوو پشک لە پشکی دەرچووە بۆتە دوو پشک هەچ کاتێویستی هەڵەگەڕێتەوە پێمانەوەیە ئەنجا ئێمە بێ بە خێر و بەرەکەت نەکبێ بە دوو پشک ئێمە دەباتی خێر و بەرەکەت بووە بە زەحمەت بۆ ئێمە ئەنجا ئیتر نازانم منیش باشم هیوایە دوو سێ دەفتەری تیاداناوە تو 8 ملیۆنە من 8 ملیۆنە تقریبا نزیکەی 6 وەرەقاکە کە جەنابەت مامۆستا بوویت بە پارەی مامۆستایەتی و داوامکردنی قوتابخانە و ئەوانە پێیات کردو بەڵێ تەبعاً لە دەمی خۆمانمان گرتوتەوە خستومانەتە ئێرە مامۆستا عوسمان محەممەد هەورامی کە ساڵانێکی زۆری لە خزمەتی وانەبێژی و زمان و ئەدەبی کوردی تەرخان کرد وە خۆی باسیەکات پێستویەتی بەدانانی بڕی 40,000 دلار واتە 4 دەفتەر بۆ ئایندەی دوای خانە نشین بوونی سوودێکی دەست بکەوێت لەو پارەی خۆی بەڵام لەوە نیگەرانە دادگا کەیسەکان یەکلایی ناکاتەوە و بە سیاسی کراوە چوونەتە شوێنی خۆی و سکاڵامان تۆمار کردووە و بەرزکراوەوە بۆ محکەمە چەندین جار محکەمەیەتە دووە هەفتەی دوایی وەرن و هەفتەی دوای ڕۆشتوین بەڵام من حاکمەیەکە تەلەبەی خۆمن ناسیاون وتوم بۆچی هیچ قسەیە ناکەن بۆچی نقەیەکتان لێوەنە بۆ ئەنگایێنانێن وتیانە کاکە مەسەلەکەی ئەوە کراوە بە سیاسی لایەنی سیاسیە پشتگیری ئەم پیاوە ئەگرێت و لەبەرەوە وەستاوە ئەوەی سەیرە لە 2016 نختی قازانجیان ناینێ هەر یەکە بە نیسبەتێکی زۆر کارتێکیان ناینێ بۆ نمونە من 1.5 ملیۆن کارتێکیان ناومەتێ بە 1.5 ملیۆن ئەمە خۆت و مناڵەکانی ئەتوانن بۆ ماوەی 6 مانگ بچن گەشتی چاویلان بکەن یعنی مناڵی بچووکت ماوە مامەسا لەسەر حسابی خۆت داوەتت دەکەم لەسەر پارەی خۆت وەرە بۆ گەڕان ئەم پیاوە کارێکی کردووە ئێستا 1001 کۆمپانیا بکرێتەوە بە پشک کەس ناچێ بەلایە چونکە ئەزمونێکی خراپی پێشکەش بە میلەتە کرد ئێستا ئەگەر وانە بۆیە ڕەنگە سەدان کۆمپانیای پشکدار لە وڵاتەکە ئیشی بکردای هەمووشیان ئەبوونە مای گەشانەوەی وڵاتەکەمان لە ڕووی ئابوووریەوە.
ئەگەرچی خاوەن پشکەکان گلەیی لەوە دەکەن کە قازانجی پشکەکانیان بەدەست نەهێنەوە لە هەمان کاتیشدا ئەم پرۆژەیە تا 31 ساڵی 2020 زیاتر لە ملیارێک و 330 ملیۆن دیناری عێراقی قەرزاری کارەبای سلێمانیە سکاڵاشیان لە دشت تۆمار کراوە. یەکێک لە پرۆژەکان کە پارەی کارەبای لایە پرۆژەی گەشتیاری چاڤیلاند تا ئەم ساتە بڕی ئەو پارەیە کە لایەتی وەکو قەرز چەندێکە؟ طبعا پرۆژەی شاری یاری چاڤیلان وەکو باقی پرۆژەکانی تر ئەوانش پارەی کارەبا قەرزارن تا 31 2020 زیاتر لە ملیارێک و 330 ملیۆن دینار قەرزارن. پێشتر چەند جارێک بۆمان کردوون بە قیز وەکو هاوکاری بۆی پابند بپێوە، بەڵام دیارە وەکو پێویست نەیانتوانیەوە پابند بن بە پێدانی پارەی کارەباکەوە. ئەوە ڕوبەڕووی محکەمە و یاسا کراوەتەوە، یاسا خۆی ڕێکاری خۆی گرێت. جەنابتان سکاڵاتان تۆمار کردووە؟ بەشی یاسای بەڕێوەبەراتی گشتیمان هەستاون بەو کارە، ئەوە مەجرای یاسایی خۆی ئەگرێتە بەرو لە ڕێگەی یاساوە ئیجرات. باشە ئەو بڕە پارە زۆرە ملیارێک و 330 ملیۆن دینار بۆتان کردوون بە چەند قیست کە بتوانن بێنەوە؟ وڵات چەند جارێک تاوان لە ڕێگەی وەزارەتەوە کراوە بە قیست، منەوەدەی ئاگادار بم جارێکیان ئازانی کرا بە 10 پشک پشکێکی لێدرا و پاشان ئیتر پابند نەبوون بە پشکەکانەوە. زۆر باش چەند جارێکیش کارەبایان بڕا؟ پێم وایە یەک جار کارەباکەیان بڕا و دوایی کارەبەکان درایەوە. گوتیان دوایە قانونی نییە، نابێ هیچ یاسایەک نییە بڵێ کارەبا بڕێ، بەڵام ئێوەش پارێکی زۆری قەرزتان لە ئێوانە کە نەگەنەوە. بەتاکید تەمان بە دیارە ئەو کاتە پێم وایە بەپێی بڕیاری دادگا کارەباکە درایەوە، مبەڕێری قانونی چیە بووە من نازانم. وەبەرهێنانی سلێمانیش چەندین سکاڵای لە دژی کۆمپانیای چاڤیلاند لە دادگای لێکۆڵینەوەی سلێمانی و دەستەی دەستپاکی جوڵاندووە. ئەوان دەڵێن کێشەی گەورەی چەندین ساڵی پرۆژەکە لە نەبردنی تاوەرەکانی کارەبای ناو پرۆژەکەیە ئەگەر چی بەڵێنیان دابوو. تا ئەم ساتە کۆمپانیەکە لە بۆرسە تۆمار نییە، کەواتە یانیچێک لەو مەرجە سەرچیانەی کە ئەبێ بێ بە کۆمپانیەکی پشکدارتێنە. بەڵام ئێمە تەکیدمان کردووەتەوە لەو خاڵە کە ئایا هەموو مەرجەکانی مساهمەی تایە؟ باشە تەکی دەکەنەوە بەڵێ هەموو مەرجەکانی مساهمەی تایە و ئێمە دوای ئەوەش یعنی خۆتان ئاگاداران خەڵکیش ئەو کاتە ئەزانێ ئێمە ڕۆژێ لە ڕۆژان نەهاتوین بانگەشەی ئەوە بکەین کە سەهم لەم کۆمپانیایە خەڵک بکڕێت. بەعکسەوە ئێمە هینمان کردووە لە ڕۆژنامەی ڕسمی خۆمان بەڵاومان کردووەتەوە. بەڵاوە وێنەیەکی ئەو کاتی ڕۆژنامەکەیە خەڵکمان کردووە کە پشک نەکڕێت. ئاگاداری بانکمان کردووە کە تەسەڕف بە پارەی خەڵک نەکات. نزیکەی 10,000 بەشدار بووە تەنها بە یەک گۆشەی جەریدەیەک. ئەڵبەتە من کارێکی زۆر باشە ئەمێنێتەوەکو بەڵگە بە خۆتان کە ئێوە داواتان کردووە و ڕێوشێنتان کردوتە بەر. بەڵام بەبڕۆیتەوە بە یەک گۆشەیەک لە ناو ڕۆژنامەیەکی ڕۆژانە بەسە بۆی نێڵین خەڵک زیانمەند بێ؟ بەڕێز زۆر جوانە، بەڵام لەلایەن من وەکەوەی کە شخصێکی یاساییم ئەبێ لە ڕووی یاساییەوە جواب ببەمەوە. لەلایەن یاساییەوە کە تۆ ئاگاداریەکت کرد ئیشێکی یاسایی و کرد خەڵکەکە بە ئاگاداردا ئەنرێت. هیچێک لە کتابەکانت کە کردوتانە بۆ بانکی شیمال ئەڵێن تکایە پارەی خەڵکەکە لای خۆتان بهێڵنەوە بە هیچ جۆرە نەدرێت بە کۆمپانیای ناوبرا و کەسە پەرستیاری چاڤیلاندەکە. ئەوەن وڵاتانێنە ئەڵێن بەڵێ دڵنیاکردنەوەیە بۆ خەڵک کە ئێمە هەستاوین بە مەسئولیەتی خۆمان زیاتر لەوەی کە پێویستە لەوەی کە یعنی بێژگە لە ئاگادارکردنەوەی خەڵک بانکیشمان ئاگادار کردووە کە ئەو پارەیە زۆر باشە. بانک وەڵام تەنایەتەوە بە نووسراوێکی دیکە ئەڵێ بەڵێ هێشتا پارەکانیان پارێزراو لە ئێمەیە، بەڵام دوای ماوەیەکی دیکە پارە ئەدرێ بە کۆمپانیاکە بۆ بەرهێنانیش ئاگادار نییە. بۆ بەرهێنانیش ئاگادار نەبووە، بەڵام ئیتر دوای ئەوانە دوای ئەو مۆزوعانە ئێمە ئێستا حالیان لەسەر ئەو نوع ئیشانەی کە کۆمپانیای چاوی کردوویەتی داوامان هەیە لە دەستی دەستپاکی لە دادگای لێکۆڵینەوەی سلێمانی لەسەر ئەو مۆزوعانەوە هێشتا داواکان حەسم نەبووە. وەکو بەرهێنانی سلێمانی هەمانە بۆ ئەوەی بەڕاستی ئێمە دفاع لە حەقی ئەم خەڵکە بکەین. حتا ئێمە نووسراومان کردووە بۆ کۆمپانیا بێ لە داواکان کە مەفروزە تەمین بکە لەسەر پرۆژەکەی بۆ پاراستنی مافی هاوپشکەکان بەپێی مادەی 20 یاسای وەبەرهێنان تا ئێستا نەی کردووە. ئەوەی کە بۆ ئێمە تەقدیمی کردووە
پێوەستنامەیەکی کارکردن بووە بۆ تونوتۆڵی ئامێرەکان ئێمە مەبەستمان بەڵێ ئامێرەکان بەشێکن لە مۆزوعەکە بەڵام مەبەستی ئێمە تەنها ئامێرەکان نەبووە مافی ئەو هاپشکانەش کە تایەتی زۆر باشە هیچ کێشەکانی دیکە تاوەڕەکانی کارەبایە کە بەناو پرۆژەکە یاڕۆ چەندین ساڵات تاهود وەرگیراوە کە ئەبێت ئەوە چارەسەر بکرێت گەشتۆ بەچی بەڕاستی ئەوەش ئێستا حالیان ئێمە داوامان لەگەڵ دایرەی کارەبا لەسەر هەمان مۆزوع هەمانە لەگەڵ کۆمپانیای چاوی کە کۆمپانیای چاوی کاتی خۆی تاهودیەوە ئەو تاوەرانە بیگوێزێتەوە بۆ دەرەوەی پرۆژەکە بەڵام حتا ئێستا بەعنەوە ئەقسام طریقا مماطلیتیە کات و تا ئێستا لەناو پرۆژەی گەشتیاریە زۆرە بەڵێ لەسەر خەڵک ئێمە هەر لەسەر خەتین لەسەر ئەو مۆزوع بە شێوەیە جدیش داوای یاساییشتان تۆمار کردووە بەڵێ کەواتە چەندین داواتان هەیە لەسەر پرۆژەی گەشتیاری چاڤیلان ڕۆژی دەی ئەم مانگا بە کۆمەڵێک دروست بوو بە هەندێک ناومێدیەوە ژمارەیەک لە خاوەن پشکەکان لە کۆی 8445 خاوەن پشک چوونە بەردەم یەکێک لە دەرگاکانی پرۆژەی گەشتیاری چاڤیلاند داوای سەرەکییان وەرگرتنەوەی مافی خۆیان بوو تۆ هەر بەهۆی ئەم پشک و پارە پێنەمان و بەسەلەی کێشەی ماڵیەوانەوە جیابووی تۆ لە ژنەکەت ئەزای نا بالضبط بە نێخینە سەر ئەو مۆزوع بەڵکە تۆ 250 نانەگیفان نەما هیچ چەند ملیۆنەدا نابوو 49 میلیۆن 49 میلیۆن دینار کە هیچ نەما کێشە بەچی خلەوێت من لە 2011 تووشی ڤایرۆسی کۆڤید 16 من کە ڕیکلامی بۆ مەشروعەکە کرد و وا بە شانوبایە هەڵا من دەغیلی مناڵەکانم 6 میلیۆنی تیا بوو یەکسەر بەشداریم پێ کرد وتم ئەمە ئەگەر ئەم ڕۆژ نەبێت 2-3 ساڵی تر ئەبێ بە داهاتوێک بۆ مناڵەکانیشم جوانیەکشە بۆ شارەکەم بەڵام بەداخەوە ئێستا خۆم کە مناڵەکان مەڵێ بم بە بۆ چاڤیلاند نایەنێنم لەبەرەوەی هەستەکەم ئەو پارەی کە یەتێرەوە بە هزایە ئەڕوات یعنی نەک بۆ خاوەن پشکەکانی سوادەی نییە بۆ شارەکەشی سوادەی نییە کەس نازانێ بەکوێ ئابرێ و چی لێکرێت پاش زیاتر لە 10 ڕۆژ لە چاوەڕوانی 2000 بڕیار وایە سەرۆکی ئەنجومەنی کارگێڕی چاڤیلاند ببینم سڵاو لێبێ چۆنیت هەرە کاکدانا مەعیدمان هەیە ئەو بڕیاری داوە تەواوی زانیاریەکان بخاتە بەردەستمان ئامانجی ئێمەش لەم سەردانە ئامادەبوونی ئەوانە بۆ ئەوەی گفتوگۆ بکەن و وەڵامی پرسیارە باوەکانی خاوەن پشکەکان بدەنەوە هەڵبەتا من مەعیدێکمە بوو لەگەڵ کاکدانا حەسەن بەڵام ئەوان لەم کاتەی ئامادەنین گفتوگۆ بکەن دەربارەی پرسیارە ڕۆژنامەوانیەکان سەبارەت بە پشکەکانی چاڤیلاند ماوەی زیاتر لە مانگێکە وادەیە کۆتایی هاتووە کە بۆ گێڕانەوەی قەرزەکانی حکوومەت لە بازرگان و سەرمایەداران دیاری کرابوو حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 900 ملیار دیناری لای بازرگان و کۆمپانیاکانە بەپێی یاسای چاکسازیش حکوومەت و قەرزانەی خۆی وەردەگرێتەوە یەکێک لەو بازرگانانەی شاسوار عەبدولواحیدە کە بڕی 7 ملیار دینار قەرزاری حکوومەتە کاتێک باز لە دانەوەی ئەو قەرزانە دەکرێت شاسوار عەبدولواحید بڕی قەرزەکە و کاتی وەرگرتنی قەرزەکەش باز ناکات بەڵکو هانا بۆ فشاری سیاسی و خۆپیشاندان دەبات لەگەڵ دەستپێکردنەوەی وەرگرتنەوەی قەرزەکانیش بانگەشەیە بۆ خۆپیشاندان و ڕووخاندنی حکوومەت دەکات. خاوەن پشکەکان بە پشبەستن بە فەرمانگەکان و ئیدارەی و کاتی سلێمانی بوونە بەشدار و پشکدار لە پرۆژەی گەشتیاری چاڤیلاند. ئێستا هەم خاوەن پشکەکان هەم فەرمانگەکان هەمویان سکاڵایان هەیە لەسەر پرۆژەکە و پێیان وایە پرۆژەیەکی پشکدار نەبووە بۆ پێی نەیانتوانیوە سوود و قازانجی ساڵانە وەربگرنەوە. سکاڵاکردن بەردەوامە ئەوەی بۆ خاوەن پشکەکانی ژماوەتەوە گردبوونەوە و خۆپیشاندان و سکاڵا تۆمارکردنە لە دادگاکان تا بەڕنامەیەکی دیکە هەموو لای لە خۆشییا بن.